یەکەم تەوری بەیانی باش کوردستاندا باس لەو کاریگەریە دەکەین کە ئەو شەپۆلە خۆڵبارینەی کە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا یاخود دوو ڕۆژی ڕابردوودا ڕووی لە ئاسمانی هەرێمی کوردستان کردووە چون کاریگەری لەسەر کەرتی کوشت و کاڵ و بەرهەمە کشت و کاڵەکان دەکات لە ئێستادا دیارترین ئەو بەرهەمانە کامانن کە دەشێت کاریگەر بن چۆن چارەسەر بکرێن یاخود هیچ ڕێگایەکەیە بۆ وجود یاران بگرنەبەر بۆ پارێزگاریکردن لە بەرهەمەکانیان من گفتوگویم بابەتە لەگەڵ کاکومێت ئەحمەد ئەندازیار لە بواری کشت و کاڵ دەکەم کە لە هەڵەبجەوە ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدە کاکومێت سڵاوت لێبێ و بانیت باش سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی دەستپێک پێمان بڵێ بەگشتی خۆڵبارین چۆن کاریگەری لەسەر بەرهەمی کشت و کاڵ بە شێوازێکی گشتی دروست دەکات. بەیانی بەڕێستان باش بەیانی بینەران باش خۆی خۆڵبارین هۆکارێکی زۆر کاریگەرە کە ئەتوانێت کاریگەری خراپ لەسەر بەرهەمە کشت و کاڵەکان دروست بکات ئەویش بەهۆی ئەوەی ئێمە ئەزانین ڕووی گەڵاکان کە مەزدەری خۆراک دروستکردن لە ڕووەکە هەر کایە ئەم خۆڵە توانی ڕووی گەڵاکان داپۆشێت ئەبێتە هۆی ئەوەی کە تەرکیبی زەوی یا ڕۆشنەپێکاتن لە گەڵاکانە دروست نەبێت ئەمەش ئەوان مەزدەری خۆراکیان لە ئیشەکەوێت یان ئەتوانێت ئەو گوڵانەی کە ئیسا هەنێ درەختمان هەیە کاتی گوڵکردنیانە لە کاتی گوڵکردنەکان ئێمەش ئەزانین مێیی گوڵەکان زۆر شیلەیەکی لەسرە زۆر هەستیارە بۆی دەمکە هەڵاڵە بخۆی بگرێت ئەم تۆزە مێیی گوڵەکان وشکەکاتەوە ئاکات کە تەلقیح دروست نەبێت ئەوە ئاکات کە ئەم ساڵ بێتە هۆی ئەوەی کە ساڵێک بێت کە بەرهەمیان نەبێت گوڵەکان لە کار بکەون و نەتوان تەلقی لەسەریان دروست بێت. بەعام خۆڵبارین کاریگەری لەسەر هەموو جۆرە ڕۆیشەکەیە بە تایبەتی ئەوانەی کە ئیسا کاتی گوڵکردنیانە ئەوانەشیان کە ئیسا وەکو گەنم و جوانە کە تەرکیبی زەویەکەن و زۆر پێویستیانە ئەم کاتە کاتێکی باش بێ گەڵاکانن بە شێوەیەکی باش بتوانن ئیشەکانیان بکەن ئەو کارەکان ئیشەکان لە کارە خات. باشە کاکومێت تۆ دەڵێ بە شێوازێکی گشتی کاریگەری لەسەر ڕووەک و سەوزایی هەیە ئەم خۆڵبارینە بەڵام من دەمەوێت ئەو بەرهەمە کشت و کاڵیانەمان بە دیاریکراوی پێ بڵێ کە ئێستا وەرزی پێگەشتنیانە و بەم شەپۆلی خۆڵبارینە زەرمەند دەبن. ئێستا ئەتوانین بڵێن سێ و ناوکدارەکان بڵێن توفاحیات سێ و ئەوانەی کە سێ و بەهێ و ئەوانە کە کاتی گوڵکردنیانە لەگەڵ قۆخ و قەیسی و هەڵوژە و گێلاز ئەوانش کاتی گوڵکردنیانە لەگەڵ گوێز ئەمانەیان کە لەگەڵ فستق ئەمانە ئیسا کاتی گوڵکردنیانە ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان ئەبێت لە ڕێژەی بەرهەمەکانیانە چونکە وتمان مێیەکە وشکە کاتەوە واکە تەلقیح دروست نەبێت و هەروەها ئیسا گەنم لەو کاتێتی کە بەرەو گوڵکردن ئەڕوات ئەگەر ئەم خۆڵە خەز بێت لەسەر گەڵاکەی بنیشێت واکە ئەوش چالاکیەکەی کەم بێتەوە واکە دنکە گەنمەکان پڕ نەبێت ینی بەعام ئەو درەختانەی کە ئیسا کاتی گوڵکردنیان یا کاتی گوڵکردنیان دەتوانێت کاریگەری خراپ لەسەر ئەم جۆرە جێبێڵێت. باشە تەنها کاریگەرەکە لەسەر زۆربوونی بەرهەمەکەی یاخود ئەو بەرهەمانەشی کە پێگەشتون لە چۆن بڵێ لەو نەمامەردا یاخود لەو بوارە کشت و کاڵیەدا. ئیسا کاتی پێگەشتنی ئەتوان بڵێم هیچ جۆرە بەرهەمێکمان نییە پێگەشتن ئیسا کاتی گوڵکردنیانە سەرەتای بەهارە هەنی کاتی گەورەترین چالاکی ڕووەکە ئەتوانێت کاریگەری خراپ لەسەر هەمویان تەنانەت دەتوانێت کاریگەری لەسەر بەرهەمی ئاژەڵیش دروستکات چونکە ئەو ئاژەڵەکان گیا ئەخۆن ئەم خۆڵە لەسەر گیاکە ئەتوانێت کاریگەری خراپ لەسەر حیواناتیش دروستکات چونکە ئەوان ناتوان بە باشی گیاکە بخۆن بەهۆی ئەو ڕێژە خۆڵەی کە لەسەر گەڵاکانی کەوتووە. باشە کاکومێت ئەم شەپۆلی خۆڵبارینە ماوەی دوو ڕۆژە ئاسمانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە لە ئەگەری بەردەوام بوون و دووبارە بوونەوەی ئەم شەپۆلە بۆ چەند جارێکی تر لەم ساڵدا دەتوانین بڵین کەرتی کشت و کاڵ چەند هەنگاوێک بەرەو دواوە دێنێت لەم ساڵدا لە هەرێمی کوردستان؟ باڵێ بە تەکید چونکە ئێمە وتمان ئەگەر ئەمساڵ سەرمای بەهێزە بووە کە ڕێژەیەکی زۆر درەختی لە ناو بردووە کە ڕێژەیەکی زۆر لقی زۆر بەرداری لە کار خستووە و ئەم خۆڵبارینێژ ئەتوانێت کاریگەری دووەم دروست بکات چونکە ئێمە لەگەڵ ئەوەشا کە خۆڵبارین هەیە ڕێژەی بارانبارینمان نییە ئەم خۆڵبارینە ئەتوانێت زۆر بە خێرایی ئەو تۆزە تەڕایی کە لە ڕۆکەکانە هەیە ئەوی ژوش کاتەوە و کاریگەری قورستر ینی ئەتوان بێتە سێ کاریگەری لەسەر ڕۆک و لەسەر بەرهەمەکان
بەڵێ بە تەکید ئەم خۆڵبارینانە یەک لە ماو کورتا ئەتوانێت کاریگەری زۆر خراپ لەسەر ڕۆکان دروست کات. ئێمە ئەڵێن برای جوتیارەکان ئەگەر دارێ درەختێت دوانێکیان هەیە بیشۆرن، بەڵام کەسێک کە مەزرعەیەکی گەورەی هەیە ناتوانێت ئەم کارانە بکات، بۆیە بەڵێ بە تەکید زەرەری زیانی زۆر گەورە ئەتوانێت دروست بکات لەسەر کەرتی کوشتوکاڵ. باشە، پێشبینی دەکرێت لە دوای ئەم شەپۆلی خۆڵبارینە باران ببارێت، کە ئیترەمەش دەزانین بارانەکە قوڕاوی دەبێت، ئەمەش دیسانەوە بارانبارینێکی قوڕاوی کاریگەری لەسەر ئەم بەرهەمانە دروست دەکات بە شێوازێکی زیاتر. ئەتوانێت ئەو بارانبارینە تەنانەت ئەتوانێت ئاوی سەرچاو ئاویەکانیشمان پیسکات، یعنی ئەو خۆزانی خۆڵبارین کەش و ئاوهەوا بەجاری پیسەکات سەرچاو ئاویەکان بە ڕێژەیەکی کەمتر، بەڵام ئەگەر بارانەکەی لەگەڵا بێت بە تەکید بارانبارینەکە ئەتوانێت سەرچاو ئاویەکانیش پیس بکات، بەهۆی ئەو ڕێژە خۆڵبارینی کە تێکەڵی ئاوەکە ئەبێت ئەڕژێتە ناو سەرچاو ئاویەکانمان کاریگەری خراپتر لەسەر دروستەکە. بەڵام بە هەموو شێوەیەک بارانبارینەکە ئەگەر خۆڵبارینەکە کۆتایی هاتبی و بارانەکە بارانێکی پاک بارێک کاریگەریەکە باشترە وەک لەوەی کە لەگەڵ خۆڵبارینەکە باران بارێت. ئێمە ئەگەر شەپۆلی دەریای ناوەڕاست و دەریای سوور بە یەک بمانگرێت و هەمیشە ئەم خۆڵبارین و ینی قڕبارینێک لە ناویانە دروستە بێت. ئەگەر شەپۆلی دەریای سوورەکە تاوا بوو بێت بەس دەریای ناوەڕاست بێت ئەو کاتە شەپۆلێکی باشە بێت واتوانێت ئەو خۆڵە بشواتەوە، بەڵام ئەگەر بە تێکەڵی بێت کاریگەری زۆر خراپ، چونکە ئەو قوڕەکە لەگەڵ بارانەکە بارێتوانێت دەمیلەی سەر گەڵاکان دابخات و توێژێک لەسەر ڕۆکان دروست بکات کە بێتەوەی ئەوە کە ڕۆشنە پێکاتن و هەناسەدانی ڕۆکەکان پەک بخات. کاتە دەتوانین بڵین ئەم شەپۆلە دەتوانێت بەرهەمەکان ژەهراوی بکات یاخود تەنها کاریگەری لەسەر زۆربوون و زیادبوونی ئەم بەرهەمانە دەکات کاکومێت؟ ژەهراوی ناکات، چونکە خۆڵ ژەهراوی نییە ئەگەر خۆڵەکە لە شوێنی پاکەوە بەرز بوو بێتەوە تێکەڵی بە دووکەڵی کارگەشتە پیسەکان نەبوو بێت، بەڵام پیسیان نکات. ئێمە هەموو پیس بوونی مەبەستمان ژەهراوی بوون نییە، چونکە ئەو خۆڵە لەو چێ لە بیابانێکەوەتیبی خۆڵەکەی پاک بێت ژەهراویان ناکات، بەڵام ئەتوانین بڵێن پیسیان نکات. کاتە چون کاریگەری لەسەر ئەو بەرهەمانە دەکات کە بۆ نمونە ڕۆژانەیە ئەو سەوزانی کە ئێمە ڕۆژانە دەیان کڕین کاریگەر دەبن بەم شەپۆلە بۆ نەکەرە و زوویتر ئەو بابەتانەی کە ڕۆژانە لەسەر ژەمەکانمان دەبێت. کاریگەریەکەی ئەوە بێت کە بێ لە ڕێژێکی زیاتر بیشۆیتەوە، بەڵێ بە تەکید ئەبێت هۆی پیس بوونیان بەو خۆڵی کاتۆتە سەری توێژە بێ زیاتر بیشێتەوە تا هەنێ جار زۆر بەهێز پێ و ئەلیکێت کە زۆر بە زەحمت لێ بێت، ینی خۆڵەکەی خۆڵە سوورەیە کە ئەکیالکیە بە هەر شتێکەوە زۆر بە زەحمت لێ بێتەوە و جاری وایشێ ئەگەر ڕووەکە نەخۆشی شیرین لێدا بێت نەخۆشی شیرینە ئەوە زۆر بە خەسی و بە خراپی لەسەری ئەنیشێت، چونکە ئێمەزانین نەخۆشی شیرینە مێروی شیرینە کە لێداد مادەیەکی شەکر دەرەدات ئەم خۆڵەش لەسەری وەکو سیکۆتین و خۆڵ بکەی بەسەری ئاوا ئەیگرێت بەخۆی ئەبێ بە شۆردنەوەیکی زۆر قورس لێ بێتەوە، هینا زۆر بە ئاسانی لە ڕۆکە نابێتەوە. باشە کاکومێتکەواتە با بزانین کە چۆن جوتیاران بتوانن پارێزگاری لە بەرهەمەکانیان بکەن. هیچ ڕێگایەکە هیچ ڕێکارێکەیە بیگرنە بەر؟ وتمان ئەگەر جوتیارەکە ئاودێری دانابێ بۆ باخەکەی ئەوانەی کە بە ئاودێری بەڕەشاندن ئەتوانن دەستگا ئاودێریەکانیان بخەنە ئیش دوای ئەم خۆڵبارینەوە ڕۆکانیان بشۆنەوە، بەڵام ئەوانەیان کە ئەو دەستگایان دانەناوە ینی شۆرینەوەی باخێکی گەورە هەروە ئاسان نییە، شۆرینەوەی مەزرعەیەکی گەنم هەروە ئاسان نییە. ئەگەر کەسێک بتوانێت بیشواتەوە زۆر ئەتوانێت بەرهەمەکەی پێش بخاتووە ڕۆکە لەو کێشە قورسە دەرباز کات، بەڵام ئەگەر کەسێک نەیتوانی بەڵێ بەتەکید دەتوانێت زەرەری قورس لەسەر ڕۆکان جێ بێڵێت. بە تایبەتی ئیسا گوێز کاتی گوڵکردنێتی وەمێی گوێز زۆر بە خێرایی کاریگەرە بەم شەپۆلە، هەرچەنە ئەمە کارێکی زۆر قورسە، بەڵام ئەگەر بتوانن بە مسەخەیەکی زۆر بەهێز ئەوانەی کە بە کۆڵە پشت و بە گاز ئیشەکەن ئەگەر ئاوێکی نەما بارانێک دروست بکەن بیکەن بەناو باخەکانە بۆی مێیەکان تەڕکەنەوە ڕێژەی تەلقیحوە ڕێژەی ئەتوان دوو بەرابەر ڕێژەکە زیاد بکەن، بەڵام ئەمە هەرچەنە کارێکی قورسە بەڵام کارێکی مەحاڵیش نییە، هەنی ئەوە نییە بڵێن ناکرێت بە هیچ شێوەیەک، بەڵام کارێکی تا ڕادەیە قورسە بۆ فەلاح لەم کاتە باوەڕ ناکەم بتوانێت هەمویان ئەو کارە جێبەجێ بکەن. ئەکرێت کەسێکیان بتوانێت کە چەند بنێکی گەوری هەبێت لە نزیک خۆیان بتوانێت میشە بکە، بەڵام بۆ باخێکی فراوان تۆزێ زەحمەتە کارەکە.
کاکومێت داپۆشینی بەرهەمەکان ئەو بەرهەمانی کە توانای ئەوەت هەیە کە دای بپۆشی کاریگەری ئەم هۆڵبارینە کەم دەکاتەوە لەسەر بەرهەمەکە؟ باڵێ بەتەکیت باڵێ تەنها داپۆشین بەس دەبێت پلاسیکیا توانن لەم باڵێ تەنها داپۆشین بەسە بەڵام ئەو ڕۆژانەی کە دنیا زۆر گەرمیشە تو بە نایلۆنیشدایە پۆشیت لەو لە هەر کاریگەری خراپی لەسەر دروستەکات هەنی چونکە خۆڵەکە بە ڕاستیەوە وردە بە هەموو کونێکی بچووکە ئەچێتە ژوورەوە بەڵام ئەتوانێت بیپارێزێت لە تا ڕادەی لە ساهشتا بیپارێزێت لەو خۆڵبارینە. ئەو کەسانەی کە وەکو تۆش ئاماژت پێ کرد خۆیان ئاودێری بەروبوومەکانیان دەکەن ئەگەر بێت و ئەو ئەوەی کە ئاودێری بەروبوومەکانی پێدەکەن پیس ببێت بەهۆی ئەو بارانی کە پێشببینی دەکرێت لەم ڕۆژانەدا ببارێت و بارانێکی قوڕاوی بێ چۆن بتوانن پارێزگاری لەو سەرچاوە ئاوە بکەن بۆ ئەوەی زیان بە بەروبوومەکانیان نەگات هیچ ڕێگایەکەیە؟ ڕێگا ئەوەیە ئەوانە زۆر ئاودێریەکەن سوادە لە بیرەکەن لە بیرەکانیش ئەم خۆڵە ناچێتە ناو بیرە خۆڵەکانەوە بەڵام ئەوانیان کە لە چەم و چاڵەکان سوادەکە نەخێت ناتوان مەگەر فیلتەری زۆر بەهێزیان هەبێت بتوانێت ئەو قوڕ و خۆڵە بگرێت پێش ئەوە بچێتە ناو نۆزڵەکانەوە بۆ ڕشاندن ئەگەر فیلتەری باشیان هەبێت بەڵێ ئەتوانن ئەوانش پارێزگاری لێ بکەن نێڵن ئەو خۆڵە بکەوێتە سەر ڕۆکەکانیان. باشە سڕینەوە و پاکردنەوەی گەڵاکان وەکو تو ئاماژەت پێکریانی گەڵاکان ڕۆڵی سەرەکیان هەیە لە کردداری ڕۆژنەپێکاتندا ئەگەر بێت دوای ئەم شەپۆلی خۆڵبارینە ئێمە گەڵای ئەو بەروبوومە کشت و کاڵیانی کە هەمانە پاکی بکەینەوە دەتوانین تا ڕادەیەکیش بە کاریگەرەکانی کەم بکەینەوە؟ بەتەکیید بەڵام کارێکی مەحاڵە سڕینەوەی ئەو هەموو گەڵا بە چیەکرێت هەروە ئاسان نابێت مەگەر بە ڕشاندن یا بە مزەخەمان هەیە کە مۆتۆڕایزی پیاڵێن کە بە بنزین و گاز ئیشەکات ئەتوانن لەوە ئاوی تێ بکەن و ئاوەکە یەک کەوچک لە زاهی قاپشۆردنی تێ بکەن بۆ ئەوی زۆر بە خێرایی لەگەڵ پرژاندنیە بتوانێت گەڵاکان پاکاتەوە ئەو خۆڵ و تۆزی پێوە نەهێڵێت. کاکۆمێت ئەگەر جیاواز لە بابەتی کشت و کاڵی باس بکەم ینی هەندێک جار ئێمە لە باخچی و ماڵەکانماندا لە باخەکانماندا لە ئینجانەدا نەمامان هەیە دارمان چاندووە ئەم بەروبمانش دیسانەوە کاریگەر دەبن بەم خۆڵباری نێمە چۆن بتوانین پارێزگاری لە بکەین هیچ نەبێ ئەو باخچەی کە لە ماڵەکەی خۆماندا بە نەمام و بە سەوزای ڕازاندومانەتەوە. ئەتوانی هەر بە شۆردن بە شۆردنی گەڵاکان بە ئاو لەو کاتانەی کە خۆڵبارینەکە ئەوەسێت لە پێشا بەدەست ڕۆکە ڕاوەشێنی بۆی ئەو خۆڵی پێوێتی بە ڕاوەشاندن لێ بێتەوە پاشان بە ئاو بیشۆری ئەگەر نەش بە ئاو بە تەواوی لێ نەبوو ئەتوانی بە گوتمان کەوچێکی چایا کەوچێکی چێژ بکەیتە مزەخەیەکی دەسیەوە دوای ئەوە باش لەگەڵ ئاوەکە تێکی هەڵدەیت بەو زاهیەیە کە کردوتە ناوکە گەڵاکان بشووی بە جوانی پاکە بێتەوە دوای ئەوەی کە گەڵاکان خۆڵەکەی پێوەنەما دووبارە بە ئاو بیشویتەوە ئەتوانی پاکیان بکەیتەوە لەو خۆڵ و تەپتۆزی کە لە سەریان نیشتو. ماوەی 2 ساڵە کەشوهەوای جیهان بەگشتی و کەشوهای کوردستانیش بە هەمان شێوە کاریگەریەکی زۆری یاخود گۆڕانکاریەکی زۆری بەخۆیەوە بینیوە کاکومێت کەمی ڕێژەی باران بارین ئەم گۆڕانکاری کە لە ئێستادا ئەم خۆڵبارینەشی یەکە لە گۆڕانکارە کەشوهەوایەکان ئەمانە چۆن کاریگەری لەسەر کەرتی کشت و کاڵ دروست دەکەن چۆن دەبن بەڕێگر لە بەردەم بوژانەوەی کەرتی کشت و کاڵیدا. کەرتی کشت و کاڵ یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بوژانەوەی ئاوە ئێمەش ئەم 2 ساڵە بەهۆی ڕێژەی دابارینی بارانەوە زۆربەی سەرچاوەکانیەوە خەدیمیەکان و شکبوون لە وڵاتە ئەمە بۆ خۆی زۆربەی باخی ناوچە شاخاوەکان ئەو ناوچانەی کە پشتیان بەکانی یا بەستووە وشک بوون یا ئەگەر وشکیش نەبوون ساڵی پار هیچ ئینتاجیشیان نەبوو ئیمساڵیش زۆربیان کانیاوەکان نەتەقیوە دووبارە ئیمساڵیشی ئینتاجیکیان نابێت ئەگەر وشک نەبن. کەم ڕێژەی باخەکان بەرەو کەمبوونەوە چێت. نظامی زەرعی وڵاتی ئێمە بە تایبەتی لە گەنم و جوواپش بە بارانە بەسێت
هەنی ئەوە نییە وڵاتێک پشتمان بە ئاودێری بەس بێت هەمیشە بەهۆی بارانبارینەوە کە لە پاییزە باران زوود باری و پەڵەیا و لە بەهارشە باران بەردەوام بۆ خەڵکی گەنمجۆیەکی زۆری کردووە کەمترین کەسمان هەیە لە وڵاتە کە پشت بە ئاودێری ببەسێ ئەمەش ئەمساڵ ڕێژەیەکی کەم خەڵک وێرای کە گەنم بکات لەبەرەوەی کە ترسیە وشکە ساڵی پاری لەسەر دەرنەچوو بوو ساڵی پارێز هەمویان زەرێکی زۆر قورسیان کردبوو ئەوە ئیمساڵیش ئەتوانین بڵێن بەم نەبارینە لەم وەختا باران ئەمساڵ ئەتوانن هەمان زەرەری پار دووبارە بێتەوە چونکە بەڕاستی ئەگەر لەم 2 هەفتە دواییە باران نەبارێت گەنمەکانیان ڕاستە گەشەی کردووە بەڵام گەنمێکی پوش دەرەچێت ناوی نابێت ئیمساڵیش هەمان زەرێری پارەکەنەوە. باشە کاتە با بزانین کەرتی کشت و کاڵ و بایەغدان بەم کارتە چۆن کاریگەری لەسەر بۆژانەوە پیشەسازی دەبێت لە جیهاندا و بە تایبەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە و کونمونەوەری بگرین ئەگەر بێت و پارێزگاری لەم کارتە بکرێت هەوڵی بژانەوەی بدرێت چۆن کاریگەری لەسەر پیشەسازی دروست دەکات. زۆربەی کارە پیشەسازیەکانی لە قوتونان و لە کیزنان و ئەوانە کە لە خۆراکن پشت بە کشت و کاڵە بەسێت هەرچەنە لە وڵاتی ئێمە کەمترین پشتمان بەستووە بە پیشەسازکردنی بەرهەمە کشت و کاڵیەکان بەڵام خۆی لە خۆیە بەرهەمی کشت و کاڵی ئەتوانێت بچێتە پیشەسازیەکانی مادە خۆراکیەکان بە عام هەموو شتێک هەر لە ڕۆن و برنج و نان و ئەمانە هەموو بەرهەمی کشت و کاڵین ئێمە گەرم کەرتە بەرەو دواوە بچێتەوە بە تەکید پیشەسازی مادە خۆراکیەکانمان لە کار ئەکەوێت دەتوانین بڵێن هیچ جالاکیکی نامێنێت شەکرە پشت بە بەرهەمی کشت و کاڵێ بەسێ برنجە ڕۆنە ئەمانی کە مرۆڤ ڕۆژانە لەگەڵ ئەی خوادووە ئەبێتە وزە بۆی هەمویان پشت بە کشت و کاڵە بەسن ئەگەر ئەم بەرهەمە بوەسێت بە تاکید پیشەسازی کشت و کاڵیمان یا پیشەسازیەکان بە عام کشت و کاڵەکان لە کارەکەون و هیچ چالاکیەکیان نامێنێت. زۆر باشە کاک ئومێد لایەنە پەیوەندیدارەکان لایەنی حکومی چۆن دەتوانن ڕێگر بن لەوەی کە ئەم شەپۆلی خۆڵباری نۆکو پێشبینی دەکرانی لەم ساڵدا دەکرێت چەند جارێکی تر دووبارە ببێتەوە پێشبینیەوە دەکرێت کە چەند جارێکی تر دووبارە ببێتەوە دەتوان بڵێن ئەرکی لایەنەکانی لایەنە پەیوەندیدارەکان یاخود لایەنی حکومی چۆنە بۆی بتوانن ڕێگر بن لەوەی کە بەرهەمی کشت و کاڵی کە کەرتێکی گرینگە هەم لە کوردستان و هەم لە جیهاندا بەم شەپۆلە و بە هاوشێوەکانی کاریگەر بن. ئێمە ئەتوانین لە وڵاتە ئەگەر وڵاتێکی سیستەماتیک بێت بەداخەوە کە ئێمە نین ئەگەر حکومت بیری لەوە بکردایەتەوە سوودمان لەو ڕێژە بارانە بە وەرگرتایە کە ساڵان لە وڵاتەکەمانە دابارێ سەدمان دروست کردایە ئاوەکەمان کۆ کردایەتەوە دوایەکە بە سۆندە دابش کرایە بەسەر شوێنانە کە وشکن ینی ئاودێریمان بۆ دروستکردنایە ئەو کاتە ئێمە مانتوانی لەو ساڵانش کە وشکن ئەو شوێنانە ئاودێری بکەین و نەیەڵین لە بفەوتێت بەڵام ئێمە دوای 30 ساڵ نەمانتوانی ئەوە بکەین و نەمانتوانی ئای خۆمان گلدێنەوە و ئیسپادەی لێ بکەین لە هاوینە بەم پەلەپەلە ناتوانین بەرامبەری هیچ بکەین چونکە بێەوە بۆ وڵاتێک کە پێشبینی هەبێت کاری بۆ پێشبینیەکانی بکات نەک دانیشێت تا حەدەسەکە ڕوئەدا دوایەکە بڵێ چۆن چارەسەریەکەین ئیسا ناتوانین چارەسەری بکەین چونکە خۆڵبارینەکە هەیە و بارانبارینەکەش نەباریوە ئێمەش نەمانتوانێت سەد دروستکەین یاس ئاو سوود لەو سەرچاوانە ببینیسە ئێمە من باسی هەڵەبجەت بۆکەم ئێمە لە بەردەم هەڵەبجا سەدی دەربەنی خانمانەیە کە ئاوەکە ئەگەڕێتەوە بۆ دەشتی شارە زور ئەگەر حکومەت بیتوانین نظامێکی ئاودێری دروست کە ئەم ئاوەی لەو چەمەوە بۆ ناوچە شاخاویەکان یا بۆ دەشتاکان کە ئاوی نییە بە بۆری بیگواستایەتەوە ئێمە ماتوانی لە هاوینە یا لە بەهارە ئاودێری گەرمەکانی پێ بکەین ئاودێری باخەکانی پێ بکەین لە فەوتان بیان پارێزی بەڵام ئێمە نەماتوانین ئەمە بکەین بەم پەلەپەلەیەش هیچ ناکرێت بەڕاستی. زۆر باشە کاک ئومێد ئەحمەد ئەندازیار لە بواری کشت و کاڵیدا لە هەڵەبجەوە میوانی ئێمە بووی زۆر سپاس بۆ تۆ تەواوی زانێرەکانی کاک ئومێد. زۆر سپاس بۆ بەڕێست. خۆشەویستان یەکەم تەوەری بەیان باشکورسان پێشکەشکرا و چانێک وەردەگرم و دواتر لەگەڵ هانە لەگەڵتان بەردەوام دەبین.